دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە تایبەت بوو بە گفتوگۆکردن لەسەر چەند پرسێک لە نێویشیاندا پشتی هەرێم لە بودجەی عێراق، نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بودجەی گشتی عێراق نەک تەنها مافەکانی هەرێم دەستەبەر ناکات، بەڵکو ناتوانێت بەو پاشەکەوتەی ئێستاش هەیە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێ. وتیشی چاوەڕێی هەڵوێستی سەرۆکۆماری عێراقن لەسەر بودجە و لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان و حیزب و فراکسیۆنە کوردیەکانی ئەنجومەنی نوێنەرانیش بۆ دەربڕینی یەک هەڵوێستی کۆ دەبنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جددی نیگەرانە لەوەی کە بەبێ کورد و بەبێ ئەوەی کە پشکی عادلانەی هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا جێگیر بکرێ ئەو بودجەیە پەسەند کرا. ئەوە جێی نیگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی، نەک تەنیا ئەم بودجەی کە ئەمڕۆ ئەوان پەسەندیان کردووە مافەکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دەستەبەر ناکە، بەڵکو ناتوانێت بەو پاشەکەوتەی کە ئێستاش هەیە ناتوانێت معاشی ئەوانە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. نێچیروان بارزانی وتیشی هاوڵاتیان بڕوایەکی زۆریان بە بەڵێنەکانی عەبادی هەبوو، هەرێمیش ئەوەی پێکرا کردی، بەڵام تا ئێستا بێهیوانین و ڕێگە هەیە بۆ ئەوەی کێشەکان لەگەڵ بەغداد لە چوارچێوەی دەستوردا چارەسەر بکرێن. تا ئەم لەحزەیەش هیوام ئەوەیە کە دەتوانین هەندێک لەو چارە ئەو شتانە چارەسەر بکرێن. ئەگەر نەمتوانی دیسانەوە ینی بەڕازگویی لەگەڵ خەڵکی کوردستان قسە دەکەم لەسەر ئەو بابەتە. سەبارەت بە وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانیش لە هەرێمی کوردستان نێچیروان بارزانی ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا دوای ڕاوێژ لەگەڵ هێزە سیاسیەکان وادەی هەڵبژاردنەکان دیاری دەکەن. ئەگەر ئێمە بمانەوێ ئێستا زووتر هەڵبژاردن بکەین پێویست بەوە دەکا یاسا دەبێ بگۆڕین. یاسا بۆ بگۆڕینی ئەو یاسایش تەوەقع ناکەم پاڵپشتی فراکسیۆن هەموو فراکسیۆنەکانم هەبێ بۆ ئەو مەسەلەیە. من لە ماوەیەکی زۆر نزیکدا بە ڕاوێش دوای ڕاوێشکردنێک لەگەڵ هێزە سیاسیەکان ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکەم. هەر لەو کۆنفرانسەدا ئاماژەی دابەوەی لە دوای ڕووداوەکانی کەرکووکەوە داهاتی هەرێم بۆ نیوەکەم بۆتەوە، بەڵام بە پێی ئەو داهاتی هەیە بەردەوام دەبن لە دابەشکردنی موچە. من پێشنیاریشم بۆ جەنابی سەرۆک وەزیران عەبادی کرد، گوتم مشکلە نییە تەدقیق لە هەرچی شتێک دەکرێن لە ناوەکان، بەڵام ئەوەی کە ئێستا خۆ دەتوانن بیکەن ئەوەیە ئەوان بتوانن سلفەیەک بنێرن و بەپێی ئەو سلفەیە معاش بدرێ و لە پاڵ ئەمەشدا تەدقیق بکرێ وەکو مەبدە ئەوەی قبول کردووە. نێچیروان بارزانی جارێکی تر جەختی کردەوە لەوەی هەرێم هیوادارە بەپێی دەستور ڕێگەچارە بۆ کێشەکان لەگەڵ بەغداد بدۆزێتەوە، تا ئێستاش لەسەر خەتن بۆ ئەوەی کێشەی موچە و فڕۆکەخانەکان چارەسەر بکرێن.